پەیامێک بۆ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ. پێشمەرگە قارەمانەکان هێزەکانی ناوخۆ بەگشت پێکاتەکانیەوە. لە دنیای ئەمڕۆدا و لە سەرتاسەری جیهاندا ئێوە پارێزەری خەڵک و خاک و نیشتیمان و بەها و ئاکاری ئەم نیشتیمانن. بەداخەوە دەسەڵات بۆ ماوەیەکی زۆر ئەو ئەرکە پیرۆزەی لێ سەندوونەتەوە. ناو و سومعە و پێگەی ئێوەی لەکەدار کردووە. بەوەی ئەوەندەی دەسەڵات بەرژەوەندی خۆی پێپاراسوون، ئەوەندە نیشتیمان و نیشتیمانیانی پێ نەپاراسوون. لەژێر فشار و نانبڕیندا دەنگی پێداون بۆ نەشیاوترین کەس و ناکارامەترین نوێنەر. بۆیە فرسەتە و بیقۆزنەوە لەم دەنگدانەدا کە لە هەژدەی دا دەست پێ دەکات، کە تەنیا خوا و خۆت دەزانت دەنگم بەکێداوە. بەڵگەش لە هەڵبژاردنەکانی پێشوە کەسەیەکی دەنگەکانی ئێمە هێزەکانی پێشمەرگە بوون بەسوپاسەوە و هێزەکانی ناوخۆ بوون، کەسیش لێ پێچینەوەی لەگەڵ نەکردن، چونکە کەس ناتوانێت بزانێت دەنگت بەکێداوە. فریاکەوە و سومعە و کەسایەتی خۆت وەرگرەرەوە. دەنگ بدە بەو کاندیدەی کە خۆت پەسەندی دەکەی و دەزانیت لە خەمی تۆدایە. دەنگ بدە بەو لایەنەی کە دەیوێت تۆش کۆمەند بیت، نیشتیمان و نیشتیمان پەروەران بپارێزیت. دەنگ بدە بەو لایەنەی کە دەوێت موچەکەت لە چنگی گەندەڵکاران دەربهێنێت. دەنگ بدە بەو لایەنەی کە دەیەوێت و کاری کردووە بۆ چارەسەرکردنی موچەکەت لەگەڵ بەغدا. دڵنیا بە دوو حیزبی حکومڕان نایانەوێت کێشەکان لەگەڵ بەغدادا چارەسەر بکەن. بۆیە هەڵوێستەکەت مەدۆڕێنە و بیقۆزەرەوە. دەنگی خۆت بدە بە نیشتیمان و نیشتیمان پەروەران. دەنگ مەدە بە نیشتیمان فرۆشان لە هەر ئاست و پێگەیەکدا بن. هێزە سیاسیەکان لە بەغدا لە ئێستەدا چاوەڕێی هەڵوێستی تۆن. چاودێری ئەو دەنگدانت دەکەن تا بزانت تۆ دەنگت دەنگی نیشتیمانە یا دەنگت دەنگی پارتی دەسەڵاتدارە. بیسەلمێنە کە تۆ دەنگی نیشتیمانیت بۆ ئەوەی موچەکەت پارێزراو بێت. دەنگ بدە بە کاندیدانی کۆمەڵی دادگەری لیستی 147 کە ئەوان بوون لە 2016ەوە لە هەوڵی گەڕانەوەی موچەی تۆدا بوون. سەرکەوتو سەرفراز بیت.